كبيغمري خوا صلى الله عليه وسلم فرمي إذا قال الرجل هلك الناس فهو أهلكهم. أجر هاتو بياويك فرموي خلق بهلاك شو وخلق هموي لناو شو أو كسا خوي خلقكي بهلاك بردوا خوي بوته هوكاري لناو شوني خلقك حتى لفرموديك فرمي أو خوي بهلاك شو تريني أنا لا فقي فرموديدا كومالك فقي وردو جرينج ماندزكبي يكيك لوانا كإسلام دورة للرجبيني كأبي إنساني باوردار نابي الرجبين به وخالد هم لفقي فرمودا صفتي الرجبيني هر خوي لخوي دا بهلاكتونا أو كسيك الرجبين بو جيان أو كسيك الرجبين بو خلقي رجبين بو أم جیانەی کە خۆی و خەڵکی تیادەژێ هەر ئەو ڕژبینی بوونە سیفەتی ڕژبوونی بوونەکە نیشانەی بە هیلاکچوونێتی و سەرەتای بە هیلاکچوونێتی. فقی سێهەمیان دەربڕینی وشەی بێئەمەلی و ڕژبینی ئەوەندە خراپە وەکو ئەو وایە خۆت بە کردار کرد بێتت. ئەگەر ئەم ئینسانە کاتێ بە خەڵکاڵێ خەڵک بە هیلاکچووە و خەڵک هیچی نەماوە بەسەریچەوە و هەمووی بەدڕەوش بووە و هەمووی بێدین بووە، ئەمە هەر خۆی لە خۆیدا وەکو ئەوە وایە کە خۆی خەڵکی بێدین کردبێ، چونکە فەرمی فەهوە ئەهلەکەهم، یعنی دەستی لە هیلاکچوونیانەتایەتی. بۆیە دەربڕینی وشەی بێئەمەلی وەکو ئەو وایە بە کردار شتەکەی ئەنجامدا بێت. فقی چوارەمان ئەگەر خراپەکارانی زۆر بوون باوەڕدار دەبێت گەشبین بێ نابێ ڕژبین بێ، نابێ بە بینینی خەڵکو بە خراپەی خەڵک لە لای ئەم ڕژبینی ڕووی تێ بکە، نابێت لە لای ئەم بێ ئەمەلی ڕووی تێ بکە، چونکە باوەڕدار هەموو کاتێک بۆ خۆی جێگەی ئەمەلە بۆ خەڵکیش مایەی ئەمەلبەخشین و گەشبینیە. فقی پێنجەمان لەم فەرمودەیەدا حیسابکردن بۆ هەر وشەیەک کە لە زاری ئینسان دەردەچێت وریا بە، چونکە فەرمووی هەر کەسێ ئیدا قال الرەجل و ئەگەر پیاوێک وتی خەڵک بە هیلاک چووە کەواتە حیسابکردن بۆ ئەو کەلیمانەی کە لە زاری ئینسان دەرەچێ ئەبێ حیسابی وردیان بۆ بکەی، کاتێ تۆڵی فڵان کەس بە هیلاک چووە، کاتێ تۆڵی فڵان کەس وای لاتوە، کاتێ تۆڵی ئەم میلەتە هەمووی تیا چووە، هەمووی ڕەوشتی نەماوە، هەمووی بێدین بووە، یا لەو کەلیمە ناشرین و وشە نادروستانە، ئەوە بەڕاستی ئەبێ حیساب بۆ ئەم وشانە بکەی کە ئەم وشانە وتنی چەندە مەترسیدارە، چەندە کاریگەری بۆ سەر خەڵکی هەیە و چەندە کاریگەری بۆ سەر دینی خۆت هەیە، چونکە وتنی دەربڕینی ئەم وشەیە بە دەربڕین لە بەرامبەر ئەوە وایە وەکو ئەوە وایە کە بە کردداری خۆچوبێتی کردارەکەت کردبێ. بۆیە ئەو بەراوردکردنە نیشانەی مەترسی قسەی خراپکردن و ڕژبینیکردنە کە نابێ مرۆڤ ئینسان بەتابەتی مسلمان نابێ ڕژبین بێ، ئەبێ هەردەم گەشبین بێ لە کردداریە، لە گفتاریە، لە هەموو هەڵسوکەوتەکانی ژیانیدا.